Parola Massoud Barzani, presidente della regione autonoma del Kurdistan in Iraq. ئێستا ژووتەی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق مەسعود بارزانی گەورە شۆڕژگێر لە پێناو سەربەستیدا لەو ناوچە گرنگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستان فەرموو. Kurdistan. A te la parola. بناوی خوی گەورە و مهرەبان بەڕێز کاسینی سەرۆکی CDI پیرۆزباییتان لێ دەکەم بە بوونەی هەڵبژاردنەوەتان بە سەرۆکی CDI، سەرۆک وەزیرە بەڕێزەکان، سکرتێر و نوێنەرانی پارتە سیاسیە بەڕێزەکان، ئامادەبوانی بەڕێز، سوپاسێکی گەرم ئاراستەی سکرتاریەتی CDI دەکەین بۆ بانکێشتکردنی پارتی دموکراتی کوردستان بۆ ئەم کۆنگرەیە. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان دەخوازین. خوشحاڵین بەوەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە لەم کۆنگرەیەدا بەشدارین. پارتی دموکراتی کوردستان هێزێکی سیاسی دیاری گەلی کوردستانی عێراقە و لە ساڵی 1946 دا مەزراوە و تا ئەم ساتە وەختەش لە ڕێزی پێشەوەی خەباتی خەڵکی کوردستانە لە پێناوی دیموکراسی و مافەڕەوەکانی گەلەکەمان. شان بەشانی هێزە نیشتیمانیەکانی دیکە خەباتی کردووە تا دیموکراسیەت لە عێراق بهێنێتە دی، چونکە هۆکاری بنەڕەتی نەهامەتیەکانی عێراق نەبوونی دیموکراسیەت و سەروەرنەبوونی ئیرادەی گەل بووە. پارتی دموکراتی کوردستان هەمیشە پێی وە بووە کە یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی و کۆمەلگای فرەڕەنگ لەسەر پرەنسیبی یەکتر قبولکردن و لێبوردەیی دەچەسپێ و شانازی بەوە دەکات کە شەڕەفی سەرکردایەتی کردنی شۆڕشی گەلی کوردستانی کردووە و لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە ساڵی 1991 دەست پێشخەر بووە بۆ هینانە ئارای سیستەمێکی دیموکراسی کە لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە خەڵکی کوردستان لە پرۆسەیەکی دیموکراسیانەدا ئازادانە نوێنەرانی خۆیان هەڵبژێرن. هەر بەم هۆیەشەوە بوو کە توانیمان لە ساڵی 1992 پاش هەڵبژاردن پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دابمەزرێنین. بەرهەمی خەباتی خەڵکی کوردستان لە پێناوی ئازادیدا ئەوە بووە ئێستا هەرێمی کوردستان قوناغی گەورە و گرنگی بڕیوە. لە ڕووی بنیاتنانەوەی وڵاتەکەمان و لە ڕێگای یاسا دامەزراوە و دستوریەکانی هەرێمەوە ئەرک و مافی سەرجەم پێکهاتەکانی کوردستان بچەسپێنرێن. خەڵکی کوردستان بەر لە ساڵی 1991 بە شێوازێکی سیستەماتیک ڕوبەڕووی جێنوسایید بووتەوە و لە کوی 5,000 گوندی کوردستان 4,500 گوند بە تەواوی خاپور کرابوون. نێزیکەی 182,000 کەس بێسەر و شوێن کراون. لە کیمیابارانی حەلەبچە لە ساڵی 1988 زیاتر لە 5,000 کەسمان شەهید بوون. گەلی کوردستان باوەرێکی پتەوی بەگیانی لێبوردەیی و پێکەوە ژیان هەیە، بۆیە ئەو ڕابردووە پڕ لە نەهامەتیە کوردی بەرەو تۆڵە سەندەوە نەبرد، بەڵکو بەگیانی لێبوردەیی بە ئومێد بە ئایندە سەرقاڵی بنیادناناوەی وڵاتەکەمان و دامەزراندنی دامەزراوە دەستوریەکانمان بووین. بەڕێزان، کۆمەلگەی ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەلگەیەکی کراوەیە، سەرجەم پێکهاتە نەتەوەیی و ئاینەکان ماف و ئەرکیان پارێزراوە. لە پەرلەمانی هەرێمی کوردستان 11 هێزی سیاسی هەن کە هەندێکیان ئۆپۆزیسیۆنن، 33% ئەندامانی پەرلەمانی کوردستان ئافرەتن. بە سیستەمی کوتا 5 پەرلەمانتاری کریستیانمان هەیە لە کوی 111 ئەندامی پەرلەمان. پێکهاتە نەتەوەیەکانی وەک ئاشووری، کلدان، سریان، تورکۆمان و ئەرمەنی بە زمانی خۆیان دەخوێنن. ئازادی ئاینی بە تەواوی فراهەم کراوە و مسلمان و مەسیحی و ئێزیدیەکان و مەزهەبە جیاجیەکان بە ئازادی مەراسیمی ئاینی خۆیان ئەنجام دەدەن. پێکەوە ژیانی ئاینی هەمیشە خاڵی جێی شانازی خەڵکی کوردستان بووە. باوەڕبوونمان بە دیموکراسیەت و تعددیەت و ئازادی ئاین و مەزاهب بوو پێکەوە ژیان سەقامگیری سیاسی بوو فراهەم کردوین. بەهۆی سەقامگیری ئاسایش لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1991 توانیمانە کوردستان ئاوەدان بکەینەوە لە کوی 4,500
گوندی ویران توانی ومان نزدیکی 4000 گوند آودان کینەوە یەک زانکۆمان هەبوو ئێستا 17 زانکۆمان هەیە لە 2002 داهاتی تاکەکەس لە هەرێمی کوردستان تەنها 275 دلار بوو ئێستا لە ساڵی 2012 داهاتی تاکەکەس بووتە 5000 دلار ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان 107 تا ئاستی ئیستیسمار گەیشتوتە نزیکەی 20 میلیارد دلار زیاتر لە 3000 کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستان هەنوو کار دەکەن ئێستا توانای بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان 175,000 بەرمیلە لە ڕۆژێکدا بۆ کوتایی 2014 ئەم ڕێژەیە دەبیتە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا بەڕێزان عێراق بە قوناغێکی هەستیاردا تێدەپەڕێت لە دوای 2003 هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستورێکدا پەیوەندیەکانی داڕشتووە ئەو دەستورەی کە 180 عێراقیەکان لە 2005 دەنگیان پێداوە عێراق لە دوو نەتەوەی سەرەکی پێک دێت کورد و عەرەب لەو دەستورەشدا لەسەر بنەمای تەوافق و شەراکەتی ڕاستەقینە و تەوازن دەسەڵات و ماف و ئەرکەکان لە چوارچێوەی سیستەمێکی فیدرالیدا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالدا دیاری کراون ئێمە لە هەرێمی کوردستان هەڵوێست و سیاسەتمان ڕوون و ئاشکرایە تا ئەو کاتەی عێراق پابەند بیت بە دیموکراسیەت و دەستور بەشێک دەبین لەو سیستەمە فدرالیە بەڵام ئەگەر حکوومەتی عێراق پابەند نەبیت بە دەستور و بەرەو دیکتاتوریەت و تاکراوی بچیتەوە ئێمە وەک خەڵکی کوردستان ئامادە نین لە سایەی ڕژێمێکی دیکتاتوریدا بژین و گەلی کوردستان بڕیاری دیکەی دەبیت بەدەیان هەزار خێزانی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەجێ دەهێڵن و ڕوویان لە کوردستان کردووە 12,000یان خێزانی مەسیحی لە ناویاندا ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە بەڕێزان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قوناغێکی هەسیاری پڕ لە گۆڕانکاری خێرادا تێدەپەڕێت پشتیوانی تەواوی خۆمان بۆ سەرکەوتنی ئێرادەی گەلان و فراوانبوونی ئازادیەکانیان و هاتنە ئارای سیستەمێکی دیموکراسی دەربڕیوە لەگەڵ ئەوەشدا ناویت ڕێگا بدرێت هیچ هێزێکی ڕادیکال بەرهەمی شۆڕشی گەلان ئیستیقلال بکات و تندڕەوی و گیانی تۆڵەسەندنەوە بڵاو بکرێتەوە لەم چوارچێوەیەشدا ئێمە پشتیوانی داواکاریەکانی گەلانی سووریا دەکەین کە سیستەمێکی دیموکراسی فرەلایەن بۆ خۆیان دروست بکەن و بۆ خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن سووریا بۆ ئێمە بایەخی تایبەتی خۆی هەیە چونکە زیاتر لە 2 ملیۆن کورد لە سووریا هەن و لە مافی هاوڵاتیبوونیش بێبەشن هیوادارین هەر گۆڕانکاریەکی تازە ببیتە هۆی هاتنە ئارای خێر و خوشی و ئازادی و هاتنە ئارای مافەکانی هەموو پێکهاتە نەتەوەیی و ئاینیەکان پشتیوانی خۆمان دووپات دەکەینەوە بۆ چارەسەرکردنێکی عادیلانەی کێشەی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان بە شێوازێکی دیموکراسیانەی ئاشتیانە دوور لە تند و تیژی جارێکی دیکە سوپاسان دەکەین بۆ بانکێستکردنمان بۆ ئەم کنگرەیە هیواخوازین پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حیزبە بەڕێزەکانی بەشداربووی ئەم کنگرەیە ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزتر بیت و هەماهەنگی زیاتر هەبیت بۆ پێشخستنی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و هەموو لایەک زۆر سپاس Grazie all'amico Barzani.